مێکانیزمی ڕاوسرنج وەرگرتن و سکاڵاکانی ڕێکخراوەی مافی پەنابەرانی تورکیا RRT. ڕەفیوجی ڕایتس تورکی دەیەوێت گوێ لە ئێوە و بەرژەوەند بوان و لایەنە پەیوەندیدارەکان بگرێت. ئێمە بۆ چوونی ئێوە سەبارەت بە خزمەتگوزاری و هاوکاریەکانمان بەهەند وەردەگرین و ئێمە پابەندین بە پێشکەشکردنی خزمەتگوزاری و پشتگیری بە شێوەیە کە پابەند بێت بە کۆدی ڕەفتار و بنەماکانی ئەخلاق و بەرپرسیارەتی پیشەیی. بەم شێوەیە ئێمە میکانیزمێکی ڕاوسەرنج دەربڕین و سکاڵامان پەرەپێداوە کە ڕەنگە ڕاوسەرنجی بەهێندی ئێوە بەکارپێنرێت بۆ باشترکردنیە و خزمەتگوزاریانەی کە پێشکەشت دەکرێن، هەروەها بۆ ئاگادارکردنەوەمان لە پێشێلی هەریەک لە ڕێکارەکانمان. چێ دەتوانێت میکانیزمی ڕاوسەرنج دەربڕین و سکاڵا لە ڕێکخراوەی مافی پەنابەرانی تورکیا RRT بەکارپێنێت؟ هەموو کەسێک. هەموو لایەنە پەیوەندیدارەکانمان هان دەدرێن کە بیرکردنەوە و ڕاوسەرنجەکانیان سەبارەت بە خزمەتگوزاریەکانمان بە یەکەوە باس بکەن، هەروەها لە هەر ڕەفتارێکی ناشیاویان نادات پەروانە یان پێشێلکردنی بنەماکانمان کە خۆیان شاهیدی بوونیان ئەزموونیان کردبێت ئاگادار بکەنەوە. گرنگە بزانیت کە پێشکەشکردنی ڕاوسەرنجیان سکاڵایەک بە هیچ شێوەیە کاریگەری لەسەر ئەو خزمەتگوزاریانە نابێت کە لە ڕێکخراوەی مافی پەنابەرانی تورکیا RRT وەری دەگریت. کۆمەڵێک شێوازی پەیوەندیکردن هەیە کە دەتوانیت بەکاری پێنیت بۆ ئەوەی ڕاوسەرنجی خۆتمان پێ بدەیت یان سکاڵا پێشکەش بکەیت. پەیوەندی بە هێڵی گەرمی ڕاوسەرنج و سکاڵامانەوە بکە بە ژمارەی 20 543 32 961 90 ڕۆژانی هەفتە لە کاتژمێر 10 بەیانی تا 5 پاشنیوەڕۆیە بەردەستە. جگە لەوەش دەتوانرێت لە ڕێگەی نووسین و واتساپ و سیگنال و تەلەگرام و فایبەر و پلاتفۆرمی تری نامەنارنەوە پەیوەندی بە هێڵی گەرمەوە بکرێت و دەتوانین نامەکان بە هەر زمانێک بێت بینێریت. ئیمەیلمان بۆ بنێرە بۆ ئەم ناونیشانە: jerrybuilderm-ckayet@mhd.org.tr یان feedback-complaint@mhd.org.tr. ئەم ئیمەیلانە ڕۆژانە لە ڕۆژانی هەفتەدا چاوەدێری دەکرێن. فۆرمی ئانلاینمان پڕ بکەوە بە زمانەکانی تورکی، ئینگلیزی، عەرەبی، فارسی و فەڕەنسی بەردەستە. لە خوارەوە لینکیان فۆرمانە دەبینیتەوە. نامەیەکی نووسراو لە یەکێک لە سندوقەکانی ڕاوسەرنج وەرگرتن و سکاڵاکانمان بەجێ پێڵەکە دەکەوێتە ناوچەی پێشوازی ئۆفیسەکانی ڕێکخراوەی مافی پەنابەرانی تورکیا RRT. ئەم سندوقە قەفڵکراوانە ڕۆژانە لەلایەن ئەندامانی کارمەندەوە لە ڕۆژانی هەفتەدا سەیر دەکرێن. لە کۆتاییدا دەتوانیت ڕاستەوخۆ پەیوەندی بە هەر ئەندامێکی کارمەندانی ڕێکخراوەی مافی پەنابەرانی تورکیا RRT بکەیت بۆ یارمەتیدان لە پێشکەشکردنی ڕاوسەرنجەکانت یان پێشکەشکردنی سکاڵا. هەموو ئەو سکاڵا و ڕاوسەرنجانەی کە وەرگیراون لە ماوەی 3 ڕۆژی کارکردندا وەڵامیان دەدرێتەوە، وەرگرتنیان پشتڕاست دەکرێتەوە، باس لەوە دەکرێت کە چ ڕێکارێک پەیڕەو دەکرێت لە حاڵەتی پێشێلکردنی راپۆرتکراوی بنەماکانی ئەخلاق و پیشەیی ڕێکخراوەی مافی پەنابەرانی تورکیا RRT. بۆ زانیاری زیاتر سەیری ڤیدیۆکەمان بکە لەسەر بنەماکانی ئەخلاق و پیشەیی ڕێکخراوەی مافی پەنابەرانی تورکیا RRT یان سەردانی ماڵپەڕەکەمان بکەن بۆ زانیاری زیاتر لە www.mhd.org.tr. ئەم ڤیدیۆیە وەک بەشێک لە هاوبەشی لەگەڵ ڕەفیوجی ساڵیدەرە دی نێتوەرک بەرهەمهێنراوە.